بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شادە بم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جانەمان بەڕێز مامۆستا ناجیەی مەجیبەجی قار پاشای خەندان بە ناوی بەرنمەکەمانەوە گەلێک بە خێراتت دەکەین. سپاس بۆ جەنابیشە. مامۆستا تۆم بەرنمەیە دیوە؟ بەڵێ بینیوتە؟ زۆرم دیوە. زۆر باشە، ینی کەواتە تۆزانی چییە گوزەرێ لە ناوم بەرنامەیە؟ زۆر باشە. ئێمە لێکەوە دەست پێ بکەین بەڕای تۆ؟ وڵاتر لە بنەماڵەکەمان لە بنەماڵەکەتانەوە دەست پێەکەین. کەواتە ئێمە سەرەتا یەکەم وێنە با لەم وێنەوە دەست پێ بکەین. ئەم وێنەیە ئەمانە چێن مامۆستا؟ ئەوەی ناوەڕاست باوکمە. ئەوەی ناوەڕاست باوکتە مەجیبەگی قارپاشای خەندان. ئەمەش کەریمبەگی حەمەوبەگی قارپاشای خەندان. کامیان؟ ئەم لا ئەوی سدا ئەمی لای ئەم لاوە لای باوکمەوە. باشە. ئەوە کەریمبەگی حەمەوەگی قارپاشای خەندان. کەواتە خزمی باوکتە، ئامۆزای باوکتە؟ برازای باوکمە. برازای باوکتە. ئەو سدارە بەسەری کیان چییە؟ ئەوە عارف هەلووی پێڵێن چاوەشی بەلەدێ بوو زۆر. عارفە؟ عارف هەلوو. هەلوو. بەڵێ. چاوەشی بەلەدێ بوو؟ بەڵێ چاوەشی بەلەدێ بوو، بەڵام دائیما لە ماڵی ئێمە و ماڵی کەریمبەگە زۆر هاتوو چۆمان هەبوو. ئەو مناڵە نازایی چییە؟ ئەکرەمی برامە. کاگە کرێمی براتە. بەڵێ. کەواتە تۆ کچی ئەو بەڕەحمەت بێ ئەو مەجیبەگەی کە ئێستا کارێزی مەجیبەگ و گەڕێکی مەجیبەگ مەشهورە لە ناو سلێمانیە. تۆ کچی مەجیبەگی. بەڵێ. ئێوە خەندانن. بەڵێ. باسێکی خەندانم بۆ بکە. ئەزانی ئێمە لە شەریف پاشای خەندانەوە. لە پێش هێن حسێن پاشا کە لە ئەسەموڵە بێ هین ئیمبراتۆری ینی هین سوڵتانی عوسمانیەکان پێشەوازی لە حسێن پاشا ئەکا کە ئەچێوە لای هین لە قەبی پاشایەتی ئااتێ لە قەبی پاشایەتی وەرەگرێت. بەڵێ ئیتر ئەو لەوە یەت بۆ سعید پاشا و سعید پاشا کوڕی حسێن پاشایە. وایە ڕەشی هین شەریف پاشا کوڕی سعید پاشایە. کەواتە جەنرال شەریف پاشا کە دوایی بوو بە مەبعوسی عوسمانی لە سوید و بوو بە سیاسەت مەداری گەورە و پێم وابێ لە ئەخیریشا کچی ماڵی محەممە عەلی پاشای مسری هێنا. ئامینەخانی هێنا. ئەوانە ئەبنە خزمی نزیکی جەنابێ. ئەبنە با بڵێن ئەساسی بنەماڵی ئێوە. ئەزانانی هین حسێن پاشا باپیری باوکمە. حسێن پاشا باپیری باوکە. چونکە باپیرم باوکی باپیرم ناوی سلێمان بەگە، سلێمان بەگی قەواس. باشە. بۆ پێڵەن قەواس؟ نازانم ئیتر لە قەبەکەی ئەوە بۆیان دانەوە کە کوڕە بچکۆلەی حسێن پاشایە. سلێمان پاشا. بەڵێ. کەواتە سعید پاشا ئەمانە بنە مامی باوکێ. بەڵێ. ئەکاتە مامی باوکێ. ئەو ڕەحمانی بانقیش، ئەو ڕەحمان بەگی بانقیش برای حسێن پاشایە. مامی سعیدە. بەس مامۆستا ماڵی خەندان ماڵی سعید پاشای خەندانوانە خزمەتیشی زۆری شاری سلێمانیان کردووە لە ڕووی جەنگاوەر بۆ ئەم بێجگە لە جانگاوەریەکەشی هەر وا بزانم ڕژدی عسکەریە و ئەوانە لە سلێمانی کردیانەوە. بەڵێ ئەوان دایان بەڵێ ئەوان کردیانەوە لە سلێمانی وە بوو بەهۆی ئەوەشی کە خەڵکیشی گەنجی سلێمانی لەوێ تەخەڕج بکەن و ئیتر تەماعی ئەوە بیانگرێت لەوێ شۆ بچن بۆ ئەستەموڵ بخوێنن. وەکو بڵێن ئەمین زەکی بەگ و مستەفا پاشا یامۆڵکی ئەوانە لەو قوتابخانەیەوە دەرچوون و ئیتر چوون لەوێ ئەرکانیان خوێندووە بڵێ کولی حربیان خوێندووە لەوێ. خێزانی مستەفا پاشاش کچی حسێن پاشایە. سافیەخان. یعنی حسێن پاشای خەندان ئەکاتە خەزوری مستەفا پاشای یامۆڵکی. مستەفا پاشای یامۆڵکی نییە؟ بەڵێ. ژنەکەی سافێخانی ناوە کە کچی حسێن پاشایە. کە کچی حسێن پاشای خەندان. باش. ساڵی چەند باوکێ لە دایک بووە وەکو بزانی؟ وەڵام 890. 890. بەڵێ. لە 55 ئەمری خوای کرد. لە ساڵی 1955. بەڵێ. باشە. بە ئیش و کار بە چیوە خەریک بوو؟ هەر
ئەو کارێز و مەڵکانە ینی لەگەڵ ماڵی حاجی سەعیاغا و ماڵی باپیرمە هەمووی بەیەکەوە باوکم سەرپەرشتیە کرد. ئاهی خۆتان بوون بەشێکیشی ماڵێکی کە بوو بەس بەناوی باوکتەوە بەناوی باوکمە هەمووی باوکم سەرپەرشتیە کرد و مڵکانەشیە بە حاجی سەعیاغا بەشەکەی خۆی بەڵێ بەشەکەی خۆی وەکو بیری بێست ناجیە ئێوە لەو مڵکە لە کارێزەکە و لە مڵکەکە و ئەمانە چیتیان تیا ئەڕوان مەسەلەن حاصڵاتی چی بوو؟ گەنم و ژۆ و پاقلە و بامێ و باینجان و خەیار و ترۆجی و کاڵک و ئیتر ئەمانە ئەوەی بخورێ بڵێ ئەینجا بەر بوومە بەڵام هەریەکە بە وەرزی خۆی بەڵێ ڕاست ئاوێرێکمانە بوو کاگڕەشی ناو بوو ئاوێر بڵێ ئەوە لە کارێزەکەەوە ئەستێرکێکی دروست بوو باوکم ئێستا بەرامبەر داخلیەکەی جامیعەیە بەڵام ئێستا کراوە بە بینا. پێم وابێ شوێنی کارێزەکە بانقی مەڵکەنی ئێستاکە مەڵکەنی باقی مەڵکەنی پێڵێن ئەوە ئێستا بەرامبەر زانکۆی سلێمانی ئەی بەرامبەر زانکۆی بەڵام ئەو لە چاڵاییە لە چاڵاییە تەبی ئەمین زەکی ئەگەر چوبیت لە بەرزایەکە ئەو لە خوارەوە هەر ئەوەیەکە قوربان شوێنێکی ماوەیەکیش پیانەوە و ساحی کەمال سەلیم کە گەنجی ئەم شارە یاری دووگۆڵیان تیا کرد کارێزەکە لەوێ بووە تەلەبەی مەکتەب کە خۆم تەلەبەی ابتیدایی بووین هەموو جارێ مامۆستاکان تەلەبەی کۆ کردەوە ئەڵیان بۆ سەیران بۆ کارێزی مەجیبەک بۆ کارێزەکەی باوکێ ئەلێ بووین باشە تۆ ئەچویت سەردانی کاتی میوە پێگەیشتن ئەچووم تا جێی مەحکەمەی کۆن ئەوە باوکم گەرمجوێتیا ئەڕوان کە ئەی کرد بە خەرمان جەنجەڕی ئەهێنا و سەپانمان هەبوو اینجا گەنمشتەکەی بەبا کرد و هاوا اینجا زۆر جار بە گەڕەکە جوابی ئێنارد ئەیگوو هەر کەسە و تەنەکەی خۆی بێنە و بێ گەنم بەرێ بەشی خۆی بەرێ بەشی خۆی بەرێ بەڵێ بەخۆڕایی بەڵێ هەموو گەڕک شێخ جافر بەوە بەڵێ گەڕێکی شێخ جافر لەوەش ئەچێ بەوە زەکاتی لە دەرکرد بێ وەنیە بڵێ وەنیە اینجا بامێ و باینجان و ئەمانە بەبار ئینار بۆ ئێستا کە بازاری سۆرانە لە خوار لای بە لە دێکەوە باڵی حاجی سەعەد ڕەشوەوە بڵێ ئەلەوێ جاران بازارهین بوو دوکانێکی گەورە ئەمین قولی بوو باوکم بۆ ئەوێ ئەنارد وەکو ئەلوە بڵێ بۆ ئێناردن لەوێ ئەو سەرفێ کرد لەوێ ئیتر ئەو ئەیفرۆشت بڵێ چی خۆش بوو لە لای تۆ چی یادگارێکی خۆشی سەر ئەو کارێزی مەجیبەگەر لە لاماوە یادگاری خۆش کە لەوێ برد بێتە سەر مەسەلەن وەکو سەیرانگا سیرمەکو ئایان بردم بۆ هێن جەنجەر سواری جەنجەڕ بووم لەگەڵ سەپانەکانە باشە سناجیە تۆ خوشکێ هەیە بڵێ ئەو ئەمری خوای کردووە دەمێکەیە وەڵایی ڕسمەکەشی هەبوو ناڵم فەوتاوە باشە اینجا ئێوە چەند مناڵ بوون ماڵی مەجیبەک 5 برام ئەمری خوای کردووە هیچ منە دیوە پێش ئەنۆر برامش ئیتر ئەوەی ماوەتەوە ئەنۆری براشم لە 86 ئەمری خوای کرد خۆ ئافریکا ئەمە کاگەنوەری براتەوە نیە ئەوە جلکودیەکە بەڵێ ئەمە لەسەر مڵکوشتی باوکتەوەستاوە لەگەڵ باوکما بوو لەگەڵ باوکتا باشە تا شەشی ئیبتیدایی خوێنوە لە مەکتەبی فەیسڵیە باشە ئیتر وازی لە خوێندنە باوکم ئەینار بۆ مووسڵ لۆکەمان هەبوو ئەیبرد بۆ ئەوێ لە مووسڵ بیفرۆشێ باشە ینی پێش ئەوەی کاگ ئەنوەر لە دایک ببێ تۆ 5 برایتر هەبوو فاتیان لەوەی کەمایەوە کیە مناڵی یەکەمی باوکتە لەوەی دوای 5 براکە کاگەنوەر بوو لەگەڵ ئەکرم کاگەکرم اینجا لەگەڵ دوو خوشکیش بوو باشە خوشکی کشمە بۆڵێن پێش من ئەمری خوای کردووە کاتە مەجیبەگی ڕەحمەتی 6 مناڵی لە پێش ئێوە ڕەوانە کردووە ئەنج ئێوە بوون ئەو خوشکەشم ناوی ناجی بووە کە ئەو ئەمری خوای کردەوە ناوی منیان ناوە ناوتان لێک دوور بێ ناوتان لێک دوور بێ ئەمەش کاگەکرامە بەڵێ ئەکرمەوە دەم لە چیایی ئەزمەر گرتوێتی کاگەنوەری برات بەڵێ تا شەشی سەرەتایی خوێن بەڵێ ئەی کاگەکرم ئەکرم سەناعی تەواو کرد سەناعی تەواو باشە بەڵام ژیانێکی خۆش و گوزەرانێکی باشتان هەبوو ئەو مڵکەیکە بێجگەلەوە بازرگانی تریەکە دیان هیچ بازرگانی نەکردووە
ئەی بە بیرەوەری تۆ تووتنیەکە لەسەر زەوی و خاکی خۆی ناتوتمان ناکرد لە ناو سلێمانیا تووتن عادەت نەمان نەکرد وەنیە هەر گەرم و جووە و ئیتر بامێ و تەماتە و ئەمانەمان هەبوو خوێنەواری هەبوو باوکێ ئەزانین باوکم خۆی ئەیگەڕایەوە ئەو ئانە حوجرە هەبووە کە حوجرە هەبووە بردوانە بۆ حوجرە نەیویستۆ بچێ چۆ هەموو هێن باس و قومیە و ژی بردۆ بۆ مەلاکە ئیزنیەوە گەندەلی تیا کردووە لە هینەکدوو لە ئێستا ئێ باشە پرسیارێکی تر بۆچی بەڕەحمەت بێ دایکی وێنەی نییە وڵی دایکمە گوو حرامە ڕسم بگرم لە ڕووی دینداریەوە ئەو کاتە بە حرامیان زۆر کامێرامان بەدەستەوە بۆ پشتی تێکردووی نەیهێشتۆ ڕسمەکە ناوی چی بوو جەمیلە خانی حاجی فەرزبەکی سڵێمان بک ینی خوشکی مەجیبەگ و حاجی عەزیزبەگ و ڕەشێفەنی و ینی کاتە کاتە پوری بەڕەحمەت بێ کاکشەوکەتی سەیدەلیە بەڵێ وەنیە کاتە پوری ئەو ساڵی چەندە دایی بوو بێ بە وەکو بزان دایکی جەمیلە خان نازم سەیری قەسامەکەیم کردڵێ 1900 دە ساڵە لە باوکی مناڵتر بووە بەڵێ 10 ساڵێک بەس بە بیرەوەری تۆ کە باوکی وەفاتی کرد تۆ 20 ساڵ بووی من لە متەوەستە بووم 20 ساڵ بووی نازم صنفی یەکی متەوەستە بووم کە باوکی وەفاتی کرد یعنی کاتە تۆ یادگاری باشی لەگەڵ دایک و باوکتا هەیە بەڵێ زۆر ئەی دایکەکەی وەفاتی کرد دایکم 1970 1970 ئەوانێ باش دەبیرە بە ڕۆژ و مانگەکەش دەبیست ئەیزانم هەمووی پەیوەندی مەجیبەگ و جەمیلەخان ئەوان پەیوەندیان چۆن بوو بەیەکەوە وەڵا باوکم تۆ عەسەبی بوو وەکو زۆربەی پیاوی شەرقی هەر بەو شێوەیە بوون هەتا بڵێ دەست و دڵێکی هەبوو زۆر باشە مامۆستا ناجیە تۆ چیتە قوتابخانە چیتە چ قوتابخانەیەک مەکتەبی سەدیقە چییە مدیرتان بوو ست فاتمە قەفتان قەفتان خوشکی منیرە قەفتان ینی فاتمە محێدین نا محێدین ئەوە دوور بوو ئێمە لای بازار ڕەفچکۆلەوە لە کانێسکان کانێسکانیش ئەکرەمی برام لای هین بوو ئەلف بێ هەوری تۆفیقە شەل مامۆستا تۆفیق بەڵێ باشە تا سنفی 6 لەوێ بووم خوا مامۆستایەک چی یادگارێکی خۆشی مەکتەبە لەلایە وڵا بڵێم تۆکو ئەو کاتە کە تەلەبەی سەرەتایی بووی یادگارێکی بەڵام سنفی دوی لە سنفی یەکە هین ئێمە بە عەرەبی ئەمە عەرەبیمان هەبوو یەکی ئیبتیدایی باشە هین دینیش قورئانیان پێ ئەمەنگە تەماڵ بووم لە دین لە قورئانە چونکە عەرەبیمان نەئەزانی هەموو جاری ئەیان هێنانە بەڵام لە ئینگلیزی و ڕاضیاتە زۆر ڕێجیرە بوو لەو وانانی کە بڕێن زانستی بوو باشتر بەڵێ ئەو لە دینە زۆر هەموو تەلەبەکان ئەکسەریەت چونکە بە عەرەبیمان خوێن باشە لە سەرەتاییە سناجێ مامۆستای عەرەبتان هەبوو ئێمە نەمان بوو نەتان بوو نەخێر چیان ئەوانەی کە لە دەورەی تۆن ئێستا خەڵک بیان ناسێ هاوسەنفەکانی تۆ کەسێکرد لەبیر نییە هین نەزاهەتی شەفیق بەک سەعیدبەک سەعید بەخی بەگی کە بڵێن باخەکەی بەناوە خدایکی ئامۆزامە ئەوش لە خێری بەگە بۆچی سد ناجێت ماڵی سەعیبەژی شەر خەندانن ئەوان خەندانی دایکی خەندان دایکیان خەندانەوە ئەو کوڕی ڕەشی هین کوڕەزای ڕەشی پاشایە بزە بتوایە کوڕەزای ڕەشی پاشایە ئەو کاتە خەڵک نەدار بوو بەڵێ لەو کاتە تۆ کچی کابرایە بووی دەستڕۆیشت و دەوڵەمەندتر بوو لە خەڵک بەنیە ئێوە هەموو تەلەبەکان یەک جۆرە جلتان لەبەرە کرد بەڵێ ینی یەک پۆشی بوو ئەوە نەبوو هەر کەسە بە ئارەزی خۆی بێ بیرمە قاوەیی بوو و کەوا لە بەرمانە کرد و دامانە خست و باش سناجە من ئەمێ پرسیارێکی کە بکەم ئێوە لە ماڵەوە ئازادیتان هەبوو مەسەلەن ئاچوون بۆ حەدیقەی شەعب چوارشەمان ئەچوون بۆ سینەما ئەو شتانەتان هەبوو خوعافیکە جارێکیان حەبسەخانی نەقیب لە خوارمانەوە بوو لەگەڵ دایکم و ئەختەرخانی خوشکی تەها محێدین ئاخر ژنی حەمە ساڵح بەگەویش ئامۆزای باوکمە خوشکی تەها محێدین بەڵێ باش ئامۆژنیشم ژنی حەمە بەک
هەموو جارێ حەبسەخان بۆ هەین چوای بۆ جێگایە باجی فاتمێک هەبوو ئەمین ئەستەمۆلیان پێوە داکی عیلی ئەمین ئەینارد ئەیگوو ئەمڕۆ خۆی حاضر کە ئاچین بۆ فڵان جێگا ئەو شەوە ڕۆژ ئێوارەیەکیان جوابی بۆ ناردین سینەمای سیروان هاوینەی هەبوو هەمویان وتی ئەبێ هەموو کۆ بنەوە اینجا باوکەم بە زستانان عەبای ئێبەشانیە عەبایەکی ئەستور بە هاوینە زۆر تەنێک وەکو جاجم وا بوو وتی بە شەرتێ جەمیلە خان بێ بۆ سینەما ئەبێ ئەو عەباتەنکەی مەجیبەک بابەشانیە ینی دایکێ بەڵێ عەبای ئەستورەکە نابی عەبا بەسەریە بە ئەوە بابەت ئەو دژی ئەوە بۆ عەبا بێ بەسەریە بەڵێ بۆنیە بەڵێ زۆر کەواتە تۆ بەدزی ئەوە عەباداوە بەسەرتا ئاوەڵە دایکم زۆر پێیوکتم ئەمە وێنەیەکی جەنابتە بە عەباوە ئەمە کوایە ئەمە بەرماڵی خۆمانە ئەچوون بۆ ماڵی هێن ماڵی نامێغبەیێ ئامۆزام باوکی کامی نامیق باوکی هەمووی لە گەڕێکە هەمووی پێکەوە ماڵی کەریمبەگ و ماڵی مام و ماڵی نامیق شێخان بوون بەرامبەر مزگەوتی گەورە بڵێ پشتی مزگەوتی گەورە پشتی مزگەوتی گەورە بەڵێ ئەمە شەر جەنابتی بڵێ ئەوە لە کەرکووک بووین ماڵی خاڵی دایکم نەسری عەبدولقادرە ناسی مدیرە ژین بوو جاران بەڵێ بەڵێ ئەو لە ماڵی باوکی ئەو بووین باشە تۆ هەر لێرەوە بۆمان شمالی لە ماڵی باوکی بوون بەڵێ هین ئەو پاسکیلە پاسی لە ساهی سین بوو کەمالی برای بوو ساماڵ خواعافی کە ساماڵی خاڵە منجی بەگەم دکتۆر ساماڵ مەجید فەرەج بڵێ یعنی ئەو پیاوەی کە با بڵێن لە دوایە بوو بە وەزیری تەختیت لە عێراق ئەمە ئەوە نییە ئەوەی ئەو سەریان با بڵێن ئەوەی ئەو سەریان دکتۆر ساماڵە ئەمە دکتۆر ساماڵ مەجید فەرەجە ئەوەی ناوەڕاست ئەمان فواد بەک برای دکتۆر ساماڵە دکتۆر فوادە باشە ئەی ئەمان عومەرە کاک عومەر کێیە عومەری هاوسەرمە ئەخدتەوە ئەوە یەکسەر تو یەکسەر لێ عومەرە خۆ ئەو خەڵکە چوزانێک کا عومەر کێیە هاوسەرمە هەزار ڕەحمەتی لێبێ دوایی بە دوور و درێژی دێینە سەر با بڵێن کا عومەر ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە هەر بە عەباوە ئەوە من کە شوم کرد لە سەر چنار نەقل بووم بۆ مەکتەبی ڕووناکی کە لای نادی مۆزەفینەوەیە ئاخر لای حەدیقەکەەوە ئەمان ماڵی باوکی هاوسەرەکەم لە هین بوو لای حەدیقەکەەوە بوو کە لە مناڵەکانم لای ئەم بەجێ هێشت کە ئەچوومەوە ئەچوم بۆ ئێرە مناڵەکانمە هێنایە خۆم ماڵم لە عقاری بوو باشە تۆ ئیتر وتێ ئازادێکی باشی هەبووە لە زمانیەوە کە باوکێ براکانێ ئەمان نەبووە ئەمە وێنەتان گرتووە لە ستۆدیۆ ئەزانی ئەمە کە تەخەڕوجم کرد ئەمە لێرایش تا شوون نەکردووە نەخێر باشە تەخەڕوجم کرد تەطبیقمان کرد لە مەکتەبی هەر سدیقە شەفیقا لە مەکتەبەکەی خۆتان ئەو مەکتەبەکەی خۆمە ئەرەوەڵا لە لە ئیدارەی مەکتەبەکەی خۆتان باش شەفیقە سعید مدیرەمان بوو ئەمانە من دەرسی ئینگلیزی و بیرکاریم پێوتن لە سەنفی 6 زۆریان لێ کردم وتیانە بێ ڕستێکمان یعنی تۆ مطابقە بووی ئەوانەش تەلەبە بوون لەگەڵ بەڵام ئێستا نازانین چێن ئەیان بینم ئەمە نەقەڵەو بووە ئەو گەلاوێژەیان کامیان ئەمەی ئەملایەن ئەمەی با بڵێن جلە ڕەشەکەی لەبەرایە بڵێ ئەمەی ئەم سەریشان سوعادی ناوە کاتە ئەمەیان باشە ئەی ئەمەیان کێیە ئەوە ناوەڕاست خۆمم ناوەڕاست نە ئەمەی تەنیشتێ یەکێکیان گەلاوێژە بۆ ئەو سەر ئەویکان ئەم کار ناوی سوعادە سوعاد خان باشە ئەمەی خۆم بوون باش ئەمەش هەر وێنەیەکی جوانە مامۆستا ئەوە چێت لەگەڵایە ئەوە هین معمەلێکی نەسیز عومەر عەلی کە محافیز سلێمانی بوو کردیەوە لە کەربەلا و ئەمانە هەموو هینی فەرشیانەتنی عەبدوڵڵا بەگی خزمم معاون محافظ بوو منی بان کرد کوتی ئەڵێن ئینگلیزی باژەڵێیتەوە ببە ئەم جنە ئەڵەمانیە ناوی مسڕایکنە ناوی چی بوو؟ مسڕایکن ئەمە هەر مسڕایکنە؟ نە ئەوە عەلی مزەفەر و لە ئەجنەبی بوون هاتبوون سەری عەلی مزەفەر فەرموود چێیە؟ عەلی مزەفەر مدیری مەکتەب بوو بەڵام مدیری مەعهەدەکەش بوو مەعهەدی نەسیجەکە باڵێ
بەرهەمەکەی چی بوو؟ فەرجە چندرا قاڵی بچووک و ئەوانەیانە ئەوە جیازەکە کەواتە ئەمەی ئەم سەریش کە تەنیا چاوێکی دیارە ئەمەیان جەنابتی ئەوە منم یعنی تۆ وەکو متەرجیمێک زیاتر ئیشی کرد دائیمە لەگەڵ یابووم لەگەڵ ئەو مسراتە باڵێن بۆ هەموو جێ ئەهاتە ماڵەوە حتا سەیرانێکمان کرد هەر دوومانە لەگەڵ خۆمان ئەمە ئەو سەیرانەیە بڵێ باشکاتە ئەوەی ئەخیر بەدری حەمەی شێخەلیە ئەوەی پشتەوە بڵێ بەدریخانە ئەی ئەوەی ناوەڕاست خۆمم ئەی ئەمەیان ئەوەشیان مسڕایکردە مسڕایکن نەک مسراتە باشە من بە هەڵەوتم ئەمەش کەواتە هەر وێنەیەکی مسڕایکنە لەگەڵ جەنابتە هەر عینی ڕۆژە عینی ڕۆژە ئیتر ئەم شوێنە کوێیە مامۆستا ئەمە قەڵاچۆنە لە ئاوەکەەوە بووین قەڵاچوالان بەڵێ کە بەڵام گرامافۆنی شتان داناوە بەڵێ ئەو کاتە مسڕایکردنی گوێی لە کێ ئەوێت نازانیان بۆ هێ ئەو گرانیانین لێتانەیە کوردی بوونیان لەبەر خاتی ئەو لەبەر ئەو لەبەر خاتی ئەو ئەوە ئەوجنەبیتان لێبە خەڵکی ئەڵمانیا بوو ئەڵمانی بووە باشە ئەی ئەمێنێت چیە مامۆستا ئەمە لە مەکتەب ئەوە حکایەتی مەکتەبمان کە تەعین بووین 6 مامۆستا بووین کە هاتیینە ناو سەرچنار هەر کە داخڵە بووی سەرچنا گۆڕاوە بەڵام کە داخڵە بووی خانۆ بچووکەکان هەیە هەر دوو ژووری بچووکیان هەبوو خانووی معمەل بەڵێ خانووی معمەلی سەرچنار قوتابخانە نەبوو مەجبور بوون 6 خانوویان ناینێ یەکێ بۆ مامۆستایان یەکێ بۆ ئیدارە باقی بۆ سنف هەر لە ناو حوشە باریکەکە تەلەبەمان ڕیزە کردو ئەمانە ئەوەی سەرپەر ئەسکی عومەربەگی ساحب قڕاتە سەرپەر مەبەستی جەناب ئەم وێنەیانە بەڵێ ئەمەیانە ئەوە یەکەم کرد ناسکی عومەربەگی ساحب قڕانە باشە دووەم نەسرین نەجمەدینە خوشکی ئەختەر نەجمەدین دکتۆرە ئەختەر بەڵێ باشە ئەوەی نامل خوارەکە خۆمم بۆچی بۆ خۆ دەڵێ مل خوار ئەزانین دائیمە نازانم چتفە ملم خوارە کرد زۆربەی زۆی ڕسمەکانە ملێ خوارە ملم خوار تو خۆت ئەو شایەتە بۆ خۆدەی ئەوەی ناوەڕاز مناڵەکە کچی حاجەحمەی کەریماغایە کامیانە پچکۆلەکەی ناوی چییە؟ ناسک ناسک یان نازدار نازدار نییە ناسکیان ناسکخانە ئەی سەری ئەم سەرچیە ئەوە سوعادی حەمدی بەگە حەمدی بەگە ئامۆزای سەعیبەک حەمدی بەگی خۆ حەمدی بەگی شاعیر نا بەڵێ نا حەمدی بەگی شاعیر نەبوو بەڵێ باش ئەجا چوویتە متەوەسەی کۆ متەوەسی سلێمانی هەر لە خوار خۆمانەوە بوو لای ماڵی شێقارەوە بەرامبەر ماڵی جەمیل ساحیب لای ماڵی جەمیل ساحیب باشە مامۆستا ئەوە نێت چاڵاییە ئەوە ماڵی ئەوان حساب کراوە باسی ماڵی جەمیل ساحیبە کرد ئەم کرازڕەشە کێیە؟ ئەوە ڕووناکی جەمیلە فەنیە جەمیل ساحیب بەڵێ جەمیل ساحیب ینی خوشکی بەڕەحمەت بێ کاک شازادە بەڵێ باشە ئەم لەگەڵ دایکی و شازادە ئەژیان باشە ئەو خانوویان هەبوو ئێستا تاوان تۆزانی جەمیل ساحیب یەکێکە لە منەوەرین و ڕۆشنبیرەکانی کورد یەکەم چیرۆکی تۆمارکراوی کوردی ناوی لە خەومایە ساڵی 1925 یەکەم جار کە چیرۆک لە کووردا چاپ کرابێت چیرۆکی لە خەومایە کەواتەی باوکی ئەم زاتە مبارەکەیە کە کشی با بڵێن جەمیل ساحیب بەڵێ ئەوەی تریشیان خۆمم لە دارمەعالیمات بووین ئەینار بە شوێنان پێکەوە سەعید ڕووناخانی ناوە بەڵێ ئەمە ماڵی کامتانە ماڵی ئێوە ماڵی ڕووناکە ئێوە تۆ چووی بەلای ڕووناخ هەموو جارێ خۆ ئافریکا شازادەها بە شوێنمە ئەیگوو وەرە بەڕەحمەت کاک ئازادیشان هەبوو کاک ئازادیان هەبوو نەوزادیان هەبوو بەهزادیان هەبوو بەڵێ ڕاستە فەرمی ئەمەش هەر وێنەیە کە حەزەکەم میسراکن ئامیش ئەمە هین مەعهەدەکەیە ماڵی عیزە نەجیب باش جیها هینەکە لەوێ بوو قماش ئەین شتیانەچنی دووقات بوو ماڵەکەیان لەسەرەوە بەدریە هین هەیە سد بەدریە هین مەسیحی بوو ئەو مدیرەمان بوو اینجا ئەمانش لە مەعهەدەکە یانەویست فێری ئەو قماشە ئامانج لەم چنینە چی بوو؟ یعنی هەر بۆ فێربوون بوو هیچی کە نازانم عومەر عەلی کردوێەوە محافز سلێمانی یعنی لە ڕێگەی با بڵێن محافزی سلێمانیەوە ئەم کارگێدا ئەمە ژوێنێکی عومەر عەلیە کە محافزی سلێمانی بووە نیە
ئەم جل سپیەکەیان با بڵێن بەڵێ ساڵانێکی زۆر لێرە هیچ دەورەی کردەوە بۆ ئەوانەی کە شەهادی سییان هەیە ببن بە مامۆستا لە لادیەکانە یەکێکیان لەوانە خوشەکەی من بوو وەکو خولێکی تایبەت بۆ ماوەیەکی کەم بۆ ماوەیەکی کەم خۆ بەتەواوەتی نا بەڵێ ئیتر بوون بە مامۆستا بوون بە مامۆستا لە قڕگە و دیهاتە دوورەکان قڕگە و دیهاتە دوور خرگە و عانە دوور بوو بە نسبەت سلێمانیەوە جاگا خرگە دوور ببێ ئەوێ شانێ قسێ مەروێتی گەدان و نازانم نەوعەناوێ هەبوو بەڵێ ڕاستە فەرمی ئێمە زۆرمان ماوە لەگەڵ جەنابتە بەڵام ڕێگەم بە پێکەوە وچانێک بین باشە خۆشەویستان وچانێک و دینەوە خزمەتە مامۆسا ناجیەخان کچی مەجیبەجی قادر پاشای خەندان جاریش کەش بەخێر بێ باشە ئەمەش هەر وێنەیەکی جوانی ماڵەوەیە عەلاجینە و کتریە و قەرەوێڵە ماڵی جەمیل سایبی ڕەحمەتی یعنی ئەمە سەعیکردنی تۆ ڕووناخانە باشانی ڕووناخان ئەوەندە خۆشەویستی و ڕەفیقاتی لەگەڵ تۆ هەبووە خوا ئێستا پەیوەندیتان چۆنە ئەو لە لەندەنەوە دینە سەر دەورانی خانەی پێگەیاندنی مامۆستایان تۆ لە دوای سێوە چوویتە دارمعەلیمات یا خانەی پێگەیاندنی مامۆستایانی کچان 3 ساڵ بوو ئەو کاتە وەنیە 2 ساڵی هەر لە متەوەستە خانوو نەبوو خانوومان نەبوو 2 ساڵ هەر لە متەوەستە بووین بەڵام ئیتر ئێوە لەوێ داوامتان کرد ئەمە هی ئەو کاتێ وەنیە بەڵێ ئەمە بۆ ڕۆژی دەرچوونەکەتان شەشی حوزەیرانی ساڵی 1959 کاتە تۆ لە 59 دەرچویت و هەر لە 59 شامانگی دە تعین بوویت یەکسەر تعینیانەکردن ئەمە ئیتر لە باخچەی با بڵێن دارمعەلیماتەکە لە باخچە نەبوو نادیم هینەکە بوو لە تەنیشت سەراوە نادی مۆزەفین بڵێ تەنیشت سەراوە ئێتەوە نادی مۆزەفین یەکەم جار لە تەنیشتی سەرا بووە ئیتر کورسی و شتیان دانا و چیمەن و بەس مدیرەکەمان عەرەب بوو ژنی غەفوراغا بوو ناوی غەنی عەزاوی بوو غەنی عەزاوی کێ یەکەمی ئەو دەورەیە بوو مامۆستا فاتمە عەبدوڵڵا ئێستا خێزانی یا عوسمانی عەلی مامەشێخەیە ئەخە دەبەیان نابێ بێ خێزانی یەکێک بێ خێزانی عوسمانە خێزانی کە عوسمانە ئەم خانمە بوو ئەوە خۆم بووم عەریفی حەفل بووم مامۆستا وەڵڵاهی ڕاستەکەی ئەمە خۆتی ئەلێرا عەریفی ئەو حەفلەیە ئینجا ئێستا بەشکم بیدۆزینەوە ئەو خانمەی کە یەکەم بووە لەو دەورەیە دۆزیمەوە ئەوە تۆ یعنی بابڵێ عەریفی حەفلەکە بووی بۆچی توان هەڵبژارد بوو بەخوا نازانم جەماعەت هەموو هاتن من و پەخشانی ئەفریقا پەخشانی میرزا غەفور ئەویش لە دارمعەلیمان لەگەڵمانە بوو باشە نازانم هاتن وتی یا تۆ یا پەخشان وتم وەڵا کەیفی خۆتانە جوابیان بۆ هێنام وتیانە بێت تۆ ببی سەوت و ئیلقاو باش بوو دیارە بەدڵیان تاقییان کردینەوە ئەوە مەرجی جوانیش لەولاوە بوەستی ئەبایە جوان بوویتە بوێن اینجا بکەن بە عەریف وەنیە ئەبێ وا بێ کاتێ ئەترافەکەی کەت لەو کاتە جوان بوویت ئەمە یەکەمەکەتان بوو بەڵێ فاتمەیە ئەمە فاتمەخانە لەبەرەوە یەکەم بۆ ئەو ژووتاری خوێندوتەوە ئەی ئەوەی کە با بڵێ مایکەکەی گرتووە ئەوە چێ ئازا شەوقیە هونەرمەندی خوا لێ خۆش بوو ئازا شەوقیە لەگەڵ مامۆستاتان بوو کاتە مامۆستاتان بوو مامۆستامان نەبوو بەس زوو دەورەی بووە کردی دەورەی هونەری شێوەکاریوانە ئەوەش ڕسمی عەبدولکەریم قاسمە لەم لایەوە ئەویشان شیعاری دەوڵەتەکەیە پێم خۆشە ئەم ڕسمەش ببینرێ مامۆستا ئەمە هونەرمەندانی ئەو کاتی سلێمانین و ئەزانی ئەمانە چی بوون ئەمەی پێشەوەش جەنابتی بەڵێ خۆمانی ئەوەی کە تەنیشتم چۆن فاتمەیە ئەوە یەکەمەکەیە با بڵێ باشە هێنێش هەری ئەو ڕۆژگارەیە ئەوەی عودەکەی پێچەیە هێنە قاردیلانە هونەرمەندی گەورە قادر دیلانە ئافریقا هەر لەگەڵمانە بوو جەماعەتی مامۆستای بوو نەوەڵا هەر ئەهات
کە زانی حەفلە شتەکەین جەماعەتێک کچی هەڵبژار لەناو خۆمانە و داینابوو ئەو ڕۆژەی کە حەفلەکەمان بوو. باشە مامۆستا ئالەما کامیان جەنابچی؟ ئامدم خوارە ئەوە هەر جەماعەتەکەن. یەکەم نا دووەم؟ دووەم خۆم. باشە هۆی چییە تۆ؟ ئەی ئەمەیان کامیان توی؟ ئەویان ئەوەی مناڵەکەم بە باوەشەوەیە پێشەوە؟ بەڵێ ئەوە لەسەر چنار بووین. کاتە لێش هاتۆ هەر ملی خوارە وەڵامیشت لەمەدا شایەتی و بۆیم کە لە زۆربەی بەس ئالێدا وانە ئەوە لە هین لەتیف ئەسکەنەر هاتن من لە ماڵی ماڵمان لە ماڵی حەمەی ڕەسوڵا بوو ئەوی کە شاعیرە. حەمەی ڕەسوڵانی مەحەممەد ڕەسوڵ هاوار؟ بەڵێ باش. ئەختەر ڕەسوولی هێنیش خوشکیشی بەرامبەرمان بوو ماڵی جەمالی ئەحمە فەهمی. ئیتر کە هاتم کە هات وتێ بێ ڕسمێکە بگرم بڕۆ خۆ بگۆڕە. باشە ئەمە ماڵی چێە؟ ماڵی حەمەی ڕەسوڵە. حەمەی ڕەسوڵ یا بەکرێتیا بوو. بەکرێتیا بەس مامۆسا ئەو کراسە نازانی چیان پێوت؟ تەختەکەی جوجێت بوو گوڵێکی سوودی ئاڵیتیا بوو. باشە ناوی نەبوو؟ نەوەڵا ناوی نەبوو هەر کە چووی لە قوماشە لە بازاری زێوەر کڕیمان. لە بازاری زێوەر. باشە مامۆستا شکر بۆ خوا ئالێرەشا تۆ ملێ سەلامەتە و هیچ مشکلەیەکە نییە و ئەوە کە دوای ئەوەی کە شوم کرد بەین طبعا لە سەرچنار شکر بەهین یعنی چی شکر بە کاک عومەری ڕەحمەتی ئەجا نەقلی مەکتەبی ڕووناکی بووم ئەوش ماڵیان ناڵم لای حەدیقەی عامەکەەوە بوون مەکتەبەکە نزیک بوو لە منەوە ئیتر پاکیزەی نووری عەلی خوشکی ممتاز. بەڵێ خوشی کاک ممتاز لێرە و ڕێز و خۆشەویستی بۆ ئێستا پاکیزە نەماوە ئەمری خوای کردووە ئەوە دایمە پێکەوە بووین ماڵەکەشیان تەنیش ماڵی ئێمە بوو لە پێشە لە ماڵی مستەفای تاپوا بووین اینجا گوێدامەوە چوینە ماڵی حەمەی ڕەسوڵ. باشە مامۆستا من پرسیارێکی کەم هەیە وێنەیە کێ لەناو ئەلبومەکەی جەنابتە نازانم ئەمە غەریبە ئەم وێنێ ئەمە کێ برای فوادەفەنیە هینە مەجێفەنیە. کام فوادەفەنی مامۆستا فواد ڕەشید بەکر؟ بەڵێ بەڵێن ئەوەی کە با بڵێن یەکێک بوو لەوانەیە کە یەکێکە لە دامەزرێنەری هونەری شانۆ لە سلێمانی ئەمەش هەر ئەوەی ناوەڕاست مامۆستا فوادە؟ ئەوە ئەمەی ناوەڕاست ئەڵێم ئەوە مامۆستا فواد نییە فواد ڕەشید بەکر ئەوەی تەنیشتیشی بەکو ئەی تۆی ناسی؟ نایناسم. ئەوەی تەنیشتی کاک هێن ئەمە نووسراوە باجەت سەعید کابان ئەمە یەکەمە بە پێوە محەممەد ئەمین عەبدوڵڵا مەلا قادر کازم یونس مەجید ڕەشید عومەر مەحموود میرزا. ئەوەی مەجید ڕەشی ئەوە بەڵێ کاتە بەڵێ مامۆستا پێش ئەوەی بینە سەر شوکردن و پەیوەندی تۆ بە کاک عومەرەوە ئەم وێنێ وێنێکی جوانە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن. کاک جەمال فواد مدیری بەکرەجۆ بوو مدیری زراعە لە بەکرەجۆ دکتۆر جەمال دکتۆر جەمال فواد لێرەوە ڕێزی بۆ نێرین. بەڵێ ئینجا ئەو ژنە ئەجنەبیە لەگەڵ ما بوو ئەویش چونکە وەختی خۆی لە ئەمریکا و ئەمانە حەزی کرد وتی حەزەکەم داوەتێکتان بۆکەم وەرن بۆ بەکرەجۆ. بەستخوا ئەمە یەکەمیان شەیە ئەمە ئەوە حەمە عەلی بەگە مامی جەمال فوئادە یەکەم سەعی بەگەوە ئەی دووەم سەعی بەگ سێمیش دکتۆر جەمالە چوارەم ئەڵمانیەکەیە مسرایکردنەی ڕەفیقتە ئەویش خۆمم ئەمەش خۆتی ئەوەش خانمە پوری جەمال فوئادە خوشکی باوکێتی خوشکی عەبدولکەریمی بڵێ عەبدولکەریم بەگا کەریم بەگ. بەڵێ باش تخوا چیرۆکی ئەم پێکەوەیە چییە؟ ئەمە کێ؟ ئەمە عومەری هاوسەرمە عومەری مەحموود میرزا بەڕەحمەت بێ. چۆن یەکتریتان ناسی لەگەڵ ئەم پیاوە؟ ئەزانی من کە لە سەر چنار بوو اعتراف کە خۆ کەسمان خۆم و خۆتین کەسمانە ناوانێ
لەسەر چنار بوو مدیرەکەمان هێن بوو سەبریە عوسمان پشدەری باشە گەلاوێژی عەبدولخاڵقەوە نازەمەی ناسییان بەڵێ قوربان پوری ئەو بوو باش ئەو مدیرەمان بوو من چونکە لوتفی حاجەحمەی کەریماغا و ناسکی عومەربەگ ئەوان سیارەیان هەبوو هەفتەیەک ماڵی عومەربەگە هاتن بە شێرمانە بمان بۆ سەر چنار بۆ ڕۆژانە هەمشۆتانە کرد نەکە بچینە بەیانیان دەواممان کردایە ئەسرانی هاتنەوە ئەم عسران دوو دەوام ئەماینەوە ئەمانەوە هیندەواممان دوو دەوام بوو باشە بە سیاری ماڵی عومەر بەگووانە هاتن ماڵی حاجەحمی کەریماغا هەفتەیە ئەمە هەفتەی ئەوان باش تۆش سیارەن نەبوو نا من سیارم نەبوو ئەنجا کتابی ئەیامیە خۆ من شارەزایی نەتەربیە من تەربیە و عانە لە بیناکەی تۆفیق قەزازا بوو وای ڕاستە محمود تۆفیق مەناسی و لەگەڵ عومەر چونکە عومەر دراوسێمان بوو سەر و ماڵی خۆمان بوو یعنی کتابی مەکتەب ئەبر بۆ تەربیە و کتابی تەربیەش هێنایە بۆ مەکتەب نەی تەربیەم ناهێنا هەر تەنها شتی خۆتان کە سەبریە کتابی نووسی یاخوا ماڵی ئاوا بێ ماوە خوا هزار ڕەحمەت لە قەبری لەبەروی ئەو خێرەی بۆ تۆ تیا بوو ئەگەر ئەو کتابی نایە بە تۆ ئەم کەسم لە مۆزەفەکانی تەربیە ناناسی ئەم بەردەمی ئەم گوکە عومەر ئەوە سەبریە نردوێتی ئیتر نەیەگو بی بە ئەو فەرعانە فەرعی واوە هەر یەکسەر لێ وەرەگرتم ئیتر خۆی ئەیبرد من بە جێمە هێشت هەر ئەمایە دەستی و بە جێمە باشە ئیترەوە کاتێکم زانی ڕۆژێک کاتێکە زانی لە کتابانەما باشە کە بە سیارە ڕۆشتی بۆ سەرچنار ئەو لای حەجماڵیان لای حەدیقەکە بوو بزەبت هەرەوگوو تەلەفۆنی بۆ کراوە هەر من لە پێشەوە دانیشتم لەگەڵ کچەکەی حاجی ئەحمەد هەر ئەومە دەزانی بەلامانە تێپەڕە بوو ینی ئەو ڕۆژگارانە سوتفە زیایە کرد هەموو ڕۆژێ بوو بە سوتفە ئەجا ڕۆژێکیان مەعاشمان نازم نقصانی هەبوو جیای هەبوو مدیرەکە پێی وتم وتی کا عومەریە بۆ مەکتەب وتم تاو بۆیە تۆ بچووی تا پارەکە وەرگرتای وتی وەڵام توێتی حەزەکەم بێم خۆمەێنە ماشام کرد هەموو مامۆستاکان پارەی بە هەموو مامۆستاکانە هەر بە منینە تۆ مەزویستی بە تەنیافتم ژوورەوە ئیتر ئاوا بۆ وەزعەکە باش ئیتر لەوە شتەکان دروست بوو بەڵێ باشە توخوا چی بۆ کردی ئاڵتون مامۆستا وڵا پشتێنی لیرۆ من لە لیرە هەمووی بایی چەنە بۆ نازانی بۆخوا نازانم ئەی لە چ سەردەمێکا فرۆشتەوە مەسەلەن بۆ خانووکردن بۆ خانوو بۆ خانوو خانووی مامۆستایان ئەرزی نابوو ئەرزەیەکیان نا بە عومەر لە توی مەلیک باش هەرم شوێنی ئێستای خۆتان بەڵێ لە پشت ئەوە باش ئەمە شەروێنەیەکی جوانی کاک عومەرە ڕەحمەتی لێبێ لەگەڵ ئەوە لە بڵغاریا بووە لە سەفەر لەگەڵ کاکە حەمەی جۆڵا حەمەی جۆڵا وەنیە کراسپێکیان کێیە حەمەی جۆڵا و کاک فوئادە کاک فوئاد و کاک دکتۆر ساماڵ بەجیدا بەڵێ باشە مامۆستا ئەمە شەروێنەیەکی تری کاک عومەرە ئەوە لە ماڵان داعوت بووین لە ماڵان داعوت بوون بابینە سەر هەندێ وێنەی زۆر جوانی بەڵێ کوڕەکان ئەحفاد و کوڕەکانێ ئەمەش هەر وێنەیەکی جوانە با بڵێن خۆتی هانایە توانایە دانایە باوکیانە باشە ئەمەش هەروێنەیەکی جوانە بە هەمان کراسە هینەکەەوە گرتوتە تەخت جورجێتەکەەوە گرتوها پشتێنەکەچم دیرەیە وڵای پشتێنەکە شێریرێ ڕازێ وەی کە کاک عومەر بۆی کرد ئەوەش کاک عومەرە بە ڕەحمەت بێ بەڵێ ئەو کچە ئەهاناخانە بەڵێەوە هانایە و ئەوەش توانایە کاکتوانە گەورەترە لە کاکدانا بەڵێ کاتە تۆ نۆبەرەکە هاناخانە نۆبەرەکەم هانایە توانایە اینجا دانایە باش خوا لەیکیان نەکە ئەمەش هەروێنەیەکی تریانە ئەوەش هەر عینیشتە باشە ئەوەش هەر عینیشتە هەر ڕەحمەتی باوکیانە جەنابتی لەگەڵ هانا و لەگەڵ توانە باشە ئەی ئەمە کامیانە ئەوەش هەر توانایە باشە مامەستا مناڵەکانی عەجوول بوون عەجوول تۆ دەتوانە عەجوول بوو کاکدانا کورێ کار لەوان نەماوە نەدانا نەتواناوە هەموو یایەنە بەیەکە مامۆستا ئەوە هینە کچەکە ڕۆژی دارای خوشکەزای عومەرە ئەیکێکیشان کاوانی بەهادینی ساڵحی ڕەشەیە ئەیکیشان دانایە کاکە کاوانە
ینی یەکیان توانە یەکیان مناڵی توانای تیانێ دانای تێ یعنی ئەتۆڵی بەس توانە عجول و لێرە دەرکە و کاکدانە لەو شەڕەشەکەن ئەمە شەروێنێکی جوانە وژنە خانومانێکی ئەوە حەفسەخانێ خوشکی هاوسەرەکەمە خۆمم توانایە باشە ئەمە شوێنەیەکی زۆر زۆر جوانە ئەوە عمەرە ئەوە تەنیشتی حەمە پاشای کە خوارراوە سەما مەسا کامیان کاک عومەرە ئەوەی ئەمەیان نییە بابە ئەوەیە ئەوەیشیان وتیان پاشای عێراقا ئەوەش هێنا مەلیک فەیسەڵ هات کەەوە عانەی 57 لافاو بوو باشە لەکن سەناعەوە کۆبوونەوە لەگەڵیانە بوو بۆ ئەو مۆزوعە هاتبوو ئەنجا قەزیەی عومەر کە چۆ تەربیە ئەو بۆ باسکەم عەبدولموتەلیب محافزی سلێمانی بوو محافزی سلێمانی بوو داوای لە موساسەمەد و ئەوان کرد وتی مامۆستایەکەم بۆ پیاکە فێری زمانی کوردی بکە ئەوانیشتیان یعنی عەبدولموتەلیبی متەسەڕیفی لیوا بە جەنابی موساسەمەدی بەڕێوەبەری پەروەردەی ئەو کاتە ئەویش چێ هەڵبژار بوو عومەر ئەنجا دەرسی پێوت هەتا وای لێها کوردێکی باشی زانی ئەنجا دوایی عەبدولموتەلیب وتی پاداشی ئەمە چی و بەمێ وتی هیچم مەیەرێ بم خەرە تەربیە مامۆسایەتیم لە کۆڵکەرەوە بوو بە مەحاسیب لە تەربیە محاسیبی تەربیە بوو هەتا وەکو خانە نشینیشکرا هەر لەوێ بوو بە مدیری حسابات اینجا کا عوسمانێکە بوو شێع عوسمان ئەو مدیرێتر ئەوش بوو بە مدیری حسابات بەڵام عومەر زوو خۆی تەقاعد کرد مامۆسایە ئەمە کامیانە ئەو توانایە کاکە توانایە ئەو کاک دانایە یا کاک توانایە پشتەکەی توانایە بەخوا من دانایە لە عومری سێ مانگیە لە عومری 4 مانگ و نیودا ئەی ئەمەیان کامیانە مامۆسا ئەوە توانایە خەتە نەکرا بوو خەتە نەکرا بوو باشە پیرۆزی بێ ئەمە شەروێنەیەکی زۆر زۆر جوانە ئەوە کێ ئەم مناسەبە ئەوە مەکتەبی هێن بوو مەکتەبی لالەزار بوو ئەو مامۆسایی کە بە پێوەسا ژیان نەجمەدینە دایکی نیازی مەلا مەحموو من نایناسم بەڵام ڕێزم هەیە بۆی هینە بڵێن ئامۆزای فاروقی مەلا مەستەفایە بەڵێ لەو خیاڵە ئەوەی کچەکەی لەو سەرەوەیە کچێک بە تەنیا لەو سەرەوەیە ئەوە هانایە لە ئەخیرەوە لێرەوە سیرکە بەڵێ نیازی کوڕیشیە کوڕەکەی ئەم کامەیان مامۆستا ئێستا ئەمە خۆی ئیشارەتی بۆ کراوە کە ئەمە هاناخانی کچ ئەوە هانایە ئەوە ژیانخانە لەو سەرەوەی ئەمە مامۆستا ژیانە ئەو مناڵە کچە کوڕە نیازی کوڕێتی نیاز نووری ئێستاسە با بڵێن سەرۆکی سندیکای هونەرمەندانی کوردستانە کاکە نیاز کە هاوکارمانە لە کەناڵی کورساتیش لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەویش ئەنێرین ئەی ئەم شوێنە کوێ مامۆستا ئەوەش هەرماڵی دشەکەمە ئەوە توانایە تازە پێی گرتووە کاکە توانایە پەیوەندی مناڵەکان لە بینی یەکات چۆنە مامۆستا وڵات زۆر ڕێک و پێ بوون ئێستاش بەخوا توانە و داناوە دڵسۆزی یەکترین توانای بڕێ طبعاً ئێوە پەروەردەیەکی دروستان کردو نەبێواوێ ئەمە چێ مامۆستا ئەمە ئیستیعراز بووە عومەر بڵێن حەکەم بووە ئەوەش ناهی حاجی ڕەحمانە ئەم مناڵانە چونکە دادەناهی وازە مدیرەی ڕەوزە بووە ئەبێت ئەبێ باشە هێناوی جائیزە وەرەگرن مامۆستا ئەم وێنێش زۆر جوان چی هەموو دەمۆپلیان لە ئادا ئەوە لە مەکتەبی توانای کوڕم هەتا سەڵی 2 لای من مایەوە چۆ مەکتەبی بێخۆت وتی من ناچمە لای کوڕان من بیستومەوە تۆ مامۆسایەکی زۆر توندوتیژ بووی لەگەڵ تەلەبە بەخواوانە بوومە تەلەبە ناڕۆی مامۆستا تەلەبە هەیە و توێتی شکاتم لە هەر مامۆسایە لە یاکەی لە لای سناجە شکاتم لێمە کەشتی وایە دەباشە لە ئیستیعرازە بەڕاستی ئەو توندوتی ژێش بنچینێکی باش بووە بۆ تەلەبە
من دەستخۆشیت لێ یەکەم ئێمە شایەتیت بۆ دەدەین کە مامۆستایەکی سەرکەوتوو بووی زۆر ئێستا کە تەلەبەکانمان بینین دائیماوەینم بۆ ئەهێنن مامۆستا هەندێک وێنەی زۆر جوان هەیە چونکە بەڕاستی من کاتم ئەوەندە نەماوە داهینی بوو کوشتەکەم بۆ دانەیە ئەوە بووکەکانی خۆش هەیە مامۆستا ئەمانێکیان ئەوە توانای و دانای و هانایە ئەمە هەرسێکیانن بەڵێ خوا لێکیان نەکە ڕۆزبی سەلامەتی ئەمانە ئەمە ئەحفادەکانمانە هەمویان کچن ئەحفادەکانمە هەمویان کچن ئەوەی بلوزە پرتەقاڵێکە کچەکەی هانایە کچی هاناخانە ئەوە کچی توانایە عینەک لە چاوەکە ئەوەی ناوەڕاستیش لۆنایە هەر کچی توانایە باشە ئەوەی مناڵەکەی لە باوەشایە کچی دانایە ئەوەش کچی ئەمیتریانە کچی بە هانە مینایە مینا ئەو قش درێژەکە ئەوە مناڵەکەیەتی لە باواشی کچەکەی دانا دیی ناوە کچەکەس ناوی زارایە مناڵەکە مامۆستا ئەم وێنێ ژوێنێکی جوان ئەمانە چێن ئەوە دانایە و خێزانەکەیەتی و کچەکەی خێزانەکەی کچی کتەزای شەکی بەفەنگیە خاڵە جەمیل چی جەمی شەکیبە بەخۆ ئەمان پێ خوشکەزای جەمیل شەکیبە خوشکەزای ئەوەش دیەیە ئەو کچەی هەیە بی شەشە لە ناو نەوەکان تا بڵێ هەمووی کچن هەمووی کچن خوانەی بڕێ خوانەی بڕێ خوانەی بڕێ کز نعمەتە دڵسۆزی هەموو شتێک بەڵێ ڕاستە فەرمە ئەم وێنێ شەر زۆر جوانە ئەوەش خێزانەکەیەتی کچی عومەری سەیمەجیە ئەمەی تەنیشتی بەڵێ ئەمەی تەنیشتی ئەوەش کچەکەیەتی لۆنا بەڵێ ئەوەی ناوەڕاست ئەوەی ئەو سەر لارایە ئەو ژەر کچێتی مامۆستا فەرقانەکەی نەوەڵڵا لە بینی کچە زایەک و بەخوامیان وەکو یەکە هەمویان خۆیان ینی نەکەومە بینتانەوە هەمویانی وەکو یە خۆشە لێخوا لەیەکتان نەکایشەڵڵا کە من ئەو باوکی دایکی میزە بێوانیشم طبعاً ئەم وێنەیە شەر وێنێکی جوانە مامۆستا ئەمەی سەری ئەم سەر هاناخانە ئەوە هانایە ئەوە کچەکەیەتی کچەکەی ناوی چی ئەمەیان تارا دووکچی هەیە ئەمە تاراخانە ئەوەش مینایە میناخان ئەوەش خێزانە هاوسەرەکەیەتی هاوسەرەکەی هێژای شێخ جەلال ئەوەش زارایە بە باوەشیەوە زاراخان ناوێکی زۆر زۆر خۆشتان لێناوە بەڕاستی من ناومنان لە پێشوانە بوو بەڵێ لە پێشان ناویی کە بوو نمە بەخوا زارا خۆشترە بەرە وەڵامی شایەتیە بووە ئەمەش هەر وێنێکی ئەحفادەکانن ئەحفادەکانن لەگەڵ بەڕەحمەت بێ باوکیانە باپیریان بەڵێ ئەوەی لەوە دەست پێ بکەم بەڵێ ئەوە مینایە میناخانە بەڵێ کچی هانایە ئەوە لۆنایە کچی توانایە ئەوە هاوسەرەکەمە ئەوە دیەیە کەوا ملی خوار کردۆکو من ڕاستەکەی اینجا ئەوەش لارایە کچی توانایە ئەوەی ئەو سەریش تارایە کچیم هانایە خوا لەیەکتان نەکە خۆشبی ئێمە ماندوومان کردی لێرە ئێمە بەرنامەکەمان کۆتاییە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە من یەک وێنەم ئامادە کردووە بۆەوەی ببێ بە دواهەمین وێنەی ئەم بەرنامەیە وایە بۆ ئەوەی کە مناڵی مناڵتان پارێزگاری لەم وێنانە بکە منی ژوێنێکی لەگەڵ جەناب تا ئاگرم بۆ ئەوەی بێ بە یادگاری باشە کاتە باسێکی ئەم وێنێشمان بۆ بکە ئەوە باوکیانە هاوسەرەکەمە توانایە خۆمم خۆت هزار ساڵبی بمێنی بۆ توانە بۆ دانا بۆ هاناخان ئێمە لە کۆتایە زۆر زۆر سپاس دەکەین ئێوەش لەشتان ساغ بێ و هیلاکم کردن زۆر زۆر سپاس خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ